چی و خوارد حەز لە کامیانە لەمانی والله من زیاتر حەزم لە گۆشتی برژاوەکەیە یاپراخەکە والله یاپراخەکە خۆی عادەتەن یاپراخ و دوی کە لەگەڵا تێکەڵکی بە قورعان زۆر خراپە بۆ کوڕە جێشت دەکا و من حەزم لەوە نییە حەز لەوە نییە نەبەخوا بەس گۆشتە برژاوەکە لە هەمی خۆشترێک چۆنە جەوی دوکان بەلاتەوە والله عادەتە من بە حکمی پێشتریش ماوەیەکی زۆر بەڕێبەری بەشی ڕێگاوبانی هاتوچۆی سلێمانی بووم ماوەیەکیش بەڕێبەری بەشی پۆلیسی دوکان بووم ئێرە دوکان عادەتەن جێوێکی خۆشیەیە مثلەن خەڵکێکی زۆر گەشتیاریی زۆر ساڵانە لە دەروی سلێمانی ڕوو لێراکات بە تایبەتی ئەم 2-3 ساڵە لەو گەشتیارە عەرەبانە بەشێکی زۆری ڕوو لێراکات ئێرە بەعام ینی شوێنێکی ئەمینە دام و دەستگا ئەمنیەکان زۆر بە باشی کۆنتترۆلیان کردووە من پێشتر ناڵێم خۆم بە حکمی کە ئەفسەرێکی وەزارەتی ناخۆ بووم و سەرپەرشتی بەشێک لە شوکارەکانی ئێرەم کردووە ئەم ساڵیش ئەبینم جوانتر و باشتر لە ساڵان زۆر بە باشی کۆنتترۆلیان کردووە من دەستخۆشی لە برایانی ئاسایشەکەم لە پۆلیسەکەم پۆلیسی هاتشۆکەم برادرانی بەرگری شارستانی بەڕاستی هەمیان بەرک و ئیشکاری خۆیان هەستاون و منەوە تقریبن لە نیورۆشەوە ئەگەڕێمەوە سوڕێمەوەیان بینم زۆر بە جوانی ئیشکارەکانی خۆیان جێبەجێ کرد باشە بەو پێی کە سەرێکی وەزارەتی ناوخۆ بوویت زۆر لەم ناوە بوویت چیادەوەریی خۆشە هەیە لێرە والله اینجا لەوانەیە یادەوەری زۆر بوو بێ بەڵام لە کات ئێستا لەوانێ شتێکی ئەوە سەریعم لە یاد نەبێت دوکان چیە گەێنێ لای تۆ وڵی دوکان لای من ژیانە خۆشەویستیە خۆشگوزەرانیە یعنی من تەمەناکەمە گەر ڕۆژێ لە ڕۆژان مردیشم هەلێرە بمنێشت بۆ دڵەپەڕ بوو بەپێ ئەوەی کە ماوەی زۆر لێرە بووی ئەو کەسانی کە خنچێن بۆ کارەکەی چیە چۆنایی ئەو حاڵە بەشێکی زۆری بڵین ئەوانەی کە تووشی ئەو حاڵەتا بن مەسەرن هەیەن لێرە لە کاتی وێنەگرتنە مەسەن ڕاوەسن ئەو بەردانی کە لێرن بە حکمەوەی کە ئەو بەردانە مەسەن ماوەیەکی زۆرە لەنا ئاوەکەیان عیب نەبێت چۆنەڵی مەسەن لوز بوون زۆری ئەوانە قاچیان لەسەر بڵین ئەو بەردە کە لا ئەچێت ئاوەکەش خوڕە ساردە یەکسەر ئەیان بات بەشێکی زۆری ئەگەڕێتەوانێ بۆ نەشانەزایی ئەو خوشکوبرا گەشتیارانی کە لێرە یەن لە کاتی تەسویرە تووشی ئەو حاڵەتا بن ئەژینە بەعکسدام و دەستگا ئەمنیەکان بەردەوامی ڕێنمایی و خەڵکاکەن بەڵام و خەڵکە مەسەن ئەمەش بەڕاستی ڕێڕەوی ئاوەکە زۆرە کۆنتترۆلی هەر هەمووی ناکرێ هەر مەترێک و 2 مەترێک و پۆلیسێک ئاسایشێکی لێدانیت ڕێڕۆی ئەم بەرەوبەری زیەکە زۆر فراوانە لەبەرەوەی کەمێنێتوانێ ئەکەوێتە سەر بڵین ڕادەی گەشتیاری ڕادەی ڕۆشنبیری گەشتیارەکە کە بێ لێرە ئاگاداری خۆی بێت لە کاتێکا کە تەسویرەکە بەتایبەت لە کاتێکە کە ئەڕوات ئاوەکە ئەیبات بەرەو شو زیاترەوەی کە من شتێک زانیاریم لەسەری هەبێت بەشێکی خوارەوەی جسرە تازەکە سوورقاوشانی خوارەوە بەشێکی زۆری ئەو تەرمانە لەوێ ئاوەکە گلیاتەوانێ و تیمی غەواسەکانی ئێرە خۆشبەختانە مەسەن ساڵانە بەڕاستی هیلاکن بەشێکی زۆریان لەوێ ئەو جەنازانە لەوێ زیاتر دەرێنەوەوانێ لەوێ گیرەخوات بەشێکی زۆری ئەو شوێنە لمە جەنازەکە بڵێ لمەکەی گرێت کاتێکە حاڵتان ڕۆی هاتەنەچن بۆ ئەوێەوە بۆ بەشێکی زۆری جەنازەکان بەشێکی زۆری ئەو جەنازانە ساڵانە ئەوەی کە من بە حکمی کە ماوەیەکی زۆر لێرە بووم بەڵێ بەشێکی زۆری ئەو جەنازانە لەوێ ئاوەکە گلی ئاتەوانێ لەمەکە دەستەکانە سەرچاوبێمە لای خاتونە جدی کوردی جوانی دەبەر کردووە ئەمە حەقەکەیتەوە بۆ نەورۆز خۆشبی زۆر سپاس سەرەتا بە خێراتنتانەکەم بە خێراتنتانەکەم بۆ سەیرانگای دوکان بەڕاستی ئازار و نەورۆزی ئەم ساڵ جژنی نەورۆزی ئەم ساڵ زۆر جیاوازە لە چاو ساڵانی ترە ئەم ساڵ هەر 4 پارچەی کوردستان بەڕاستی یعنی یادی ئەم بۆنیان کردەوە جێ خۆشحاڵیە من پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم لێرەوە دەستخۆشی لە کوردانی ئەوروپاکەم کە هەموو بە یەک ڕیز بە یەک دەنگ یادی نەورۆزی ئەم ساڵمان کردوەوە هیوادارم گەلی کورد بگا بە ماف و حەقەکانی خۆی.